ئەمن مامۆستا تەڵعات شێخ محەممەد گەڵاڵی سەردانی ئەو نەخۆشخانەم کرد. بەڕاستی کە گەیشتمە لای دکتۆر دلێری کانەشتەرگەری گشتیە زۆر دڵی خۆش کردم. ئەمن لەبەرەوەی ماوەک بوو نەخۆشیەکەم هەبوو. نەخۆشیەکە فتق بوو، هەردوو لاشم بوو، هەرچەندە لایەکیان گچکە بوو یەکیان وەرە بوو، بەڵام توانیان یعنی دڵم خۆشکەن. لەبەرەوەی ئەمن نەم دەتوانی نەشتەرگەریەکەی بە بەنجی عام بکەم ویان بە نیۆبەت. لەبەرەوەی ئەمن کاتی خۆی سێ دەماری دڵم گۆڕایە، هەرچەندە هیچ شتێکم نەبووە مەسەلەن بێن معاناتم هەبی یان زوعفەکەم هەبی، بەڵام لەبەرەوەی ئەمن دەترسام و لە قەلێق بووم 5-6 مانگ. ئیتر گەیشتمە لای دکتۆر دلێری، بەڕاستی دڵی خۆش کردم. ماوەیەکی زۆر کورت نەشتەرگەری لۆ کردم لەگەڵ دکتۆر عەبدوڵڵای، لەگەڵ دکتۆر کاوەی. ئەوانە بەڕاستی هەمێتێکی زۆر باشیان دا من، دڵیان خۆش کردم. ئێستاش ئەمنەوە هاتیمە داواکەم دەری نایە، هیچ ئازارەکەم نییە، زۆر سوودمەند بووم لەو نەشتەرگەری. جا داوا دەکەم لە خێرخوازان بەڕاستی ئەو نەخۆشخانەیە نەخۆشخانەی هەژارانە، ئەو دکتۆرانەی کە لێرە کار دەکەن دکتۆری زۆر بەوەفا و زۆر بەڕەحمن، دەیانەوێ هاوکاری خەڵکانێک بکەن کە ئەوەی دەرامەتیان نییە، هەندێکی کە بزانن دەرامەتیان نییە هەر پارەکان لێ وەرناگرن. ئەوە وابزانم نە لە کوردستان نە لە عێراق ئەوە دەگمەنە. دوێ داوا لە خێرخوازان دەکەم بێن هاوکاری ئەو نەخۆشخانەیە بکەن بە پشک، هەم سوود دەبینن هەم خێری دەبینن. هیوادارم گوێڕایەلی قسەکانی من بن. ئەمن تەنانەت ئەوەندەیە بەحەقەت ئەمن سوودمەند بوومە، لەبەرەوەی ئەمن 4-5 مانگە لە زۆر قەلیقدا بووم. ئێستا وەزعم ئەو پەڕی باشیە. سوپاسی ئەو دکتۆرانە دەکەم، سوپاسی هەمیان، سوپاسی کارمەندان، بەڕاستی هاوکاریان کردین. ئینشاڵڵا خێرخوازان هەم لە بۆ خێری خۆیان هەم سوودمەندی خۆیان بابێن پشکەکان وەربگرن، با ئەوە تەواو بکرێ، با بخۆیان سەردانی نەخۆشخانەکە بکەن. دوای سەرکەوتنیان دەخوازم هەر بشین.